ئەم شوێنەی لی وەستاوین لەم گۆڕستانە دوا مەنزڵگای هەموو مرۆڤێکە هەڵبەتە مەبەستم لە مردنە ئەوەی جێگای داخا لەم شوێنەدا کە دەیبینن دەیان ژن لێرە کوژراون بە دەستی غەدر ژیانیان لێسەندراوەتەوە بە ناحەقی کە کوشتن سەختترین و مەترسیداترین هەڕەشەیە ڕوبەڕووی ژنان و مرۆڤ دەبێتەوە. ئەمڕۆکە لێرە کۆبووینەتەوە تاوەکو پێکەوە کوشتنی ژنان تەجریم و تەحریم بکەین چونکە لە ڕاستیدا هیچ یاسایەک یا پاساوێک یا هیچ ئاینێک نییە پاڵنەر بێ یا ڕێگە بدا بۆی کەوا ژن بکوژرێت. بەڵێ ئێمە لێرە وەستاوین لەسەر گۆڕە بێناز و ناونیشانەکانی ژنانی ئەم کوردستانە لەم شارە. بەڵێ ئامانجەکە زۆر گەورەیە بەڕاستی ئێمە هاتوینەتە سەرگۆڕی کچ و ژنە بێناونیشانەکان وەکو دەربڕینێکی هەست و سۆزمان بەرامبەریان وەکو پاڵپشتیان لە زیاتی کە سوکاریان چکە ئێمە خۆمان بە کە سوکاری ئەوانە زانین من هەمویان بە خوشک و بە کچی خۆمەزانم بەڕاستی کوشتن بە هەچ تاوانێک بێگومان چۆنەڵێ ناحەقیە بەرامبەریان کرێ بەڵام بە تاوانی شەرەف ئەمە لە هیچ شوێنێکی سەرم زەمینە نییە بەداخەوە کە ئەڵێم لە کۆمەڵگەی کوردیا بۆتە دیاردەیەکی زۆر ناشرین و قێزەوەن کە ئەبێ ئێمە ئەرکی سەرشانی ئێمەیە وەکو دایک وەکو باوک وەکو خوشک وەکو برا وەکو خێزان لە سەرەتایە ئێمە بتوانین ئەم دیاردەیە نەهێڵین کەمی کەینەوە نەیهێڵین بە وشیارکردنەوە بە وشیارکردنەوەی کۆمەلگا ئێمەش وەکو ئەکادیمیان وەکو مامۆستای زانکۆ وەکو ئەو کەسانی کە لەو بوارە توێژینەوە ئەەکەین ئێمە ئەمە ئەرکی سەرشانی هەمومانە بەڕاستی ئەوەی کە ئێمەی گەیانە ئەم ڕۆژە بەڕاستی کە ئێمە بینە سەر گۆڕی ئەو کچە نازدارانە ئەو ژنە نازدارانە کە لێرە بێکەس نێژراون تەنانەت ناوەکانیان نەنووسراوە تەنانەت بۆی نەبووە ناوی یەکەمی بنووسرێ ناوی باوکی بنووسرێ ئەمە بەڕاستی کارەساتە کە ئێمە گەشتێتە ئەم بڵێن ئەم ئەنجامە بەڵام چۆنەڵێ ئێمە بە هەمومان پشتی یەکتریە گرین ئێمە خۆمان ژنین ژن هەست بە ژن زیاتر ئەکا هیوادارم ئەوانیش هەموو پیاوێک هەموو ژنێک و هەموو کچێ ئەوەی هەتا ئەتوانێ پشگیری قەزیە ئێمە بکە بە خوشک و بەدایکی خۆی بزانێ بەڕاستی بەداخەوە ئەمڕۆ کە سوکاریان لێرە نەبوون هیوادارم لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە لە شاشەی کەناڵە میدیاکانەوە ئێمە ببینن و هەندێک هەستیان بجوڵێ بێن سەردانی گۆڕی کچەکانیان بکەن سەردانی ئەگەر لەلایەن هاوسەرەکەی و کوژراوە بێت سەردانی بکە ئەمە پێم وابێ کە ئینسان مرۆڤ کە چۆن خوا ئەڵێ کامڵترین خەڵقی منە کە دروستم کردووە لە سەرەتای بوونیەوە کە لە دایکە بێ هەتاکو مردنی ئەبێ ڕێزی لێ بگیرێ چکە ئەمە خەڵقی خوایە بە تاوانێکی کە ئاوا خراوەتە پاڵی ماف هیچ با بڵین تەبریرێ نایانێتەوە بۆ کوشتنی بەو شێوەیە و بەو بێنازیە لە ژێرگەڵا بەجێ بهێڵڕێ تەنانەت چۆنڵی فاتیحەیەکی لەسەر نەخوێنی ئێمە ئەمڕۆ هاتین گوڵی سپیماندانا ئێمە بەم شاڵە پرتەقاڵیانەوە هاتین وەکو ڕەمزێک بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان بەڕای من زیاتر پیاوان ئەبێ هۆشیار بکرێنەوە بەڕاستی چونکە پتێونەتەوێ لە پشتی کوشتنی هەموو ژنێکەوە پیاوێک هەیە ڕاستە هەندێک ژنیش بەداخەوە کە ئەڵێم هۆکارن بۆ چۆنەڵی هاندانی پیاوەکان بۆ کوشتنی ژنێک بە ناوی شەرەف بکەرەکە پیاوە بەڕاستی ئەبێ پیاو و کۆمەلگە بەگشتی هەر لە پەروەردەوە کە دایکەکان هەڵەستن یا دایک و باوک هەڵەستن بە پەروەردەکردنی کچ و کوڕیان نەکرێ بڵێ با بڵێن کارێک نەکرێت کە کوڕەکە خۆی بە پاسەوانی کچەکە بزانێ نەڵێ تۆ شوانی کچەکانمی کچ خۆی ئەتوانێ بە عەقڵی خۆی بە تربێتی جوانی خۆی پارێزگاری خۆی بکە و هەر ژنێکیش ئەگەر تووشی هەڵەیەکیش بوو پیاوێک لە پشتی ئەو با بڵین ئەو هەڵەیەوەیە زیاتر پیاوە تووشی هەڵەی ئەکا دواییش هەر بە ناوی شەرەفی پیاوەوە کوژرێ